announce that after several weeks of intense work, we have دڵخۆشم کە لەم ئێوارەیەدا پێتان ڕادەگەێنم لە دوای چەند هەفتەیەک لە کاری چڕوپڕ گفتوگۆکانمان لەگەڵ حکوومەتی فەڕەنسا کۆتایی پێهێنا لەبارەی پاڵپشتیکردنی دارایی کۆمپانیاکەمان. ئەمە کاتێکی مێژوویە بۆ داهاتووی هێڵی ئاسمانی فەڕەنسا و هەموو ئەوانەی سوود لە هێڵەکەمان دەبینن کە 7 ملیار یۆرۆمان بە شێوەی قەرز پێدرا. بەشێک لەو قەرزە حکوومەت دەیدات و بەشێکی تریش لەلایەن بانکەکانەوە. پێویستە ئێمەش هەوڵەکانمان چڕ بکەینەوە بۆ پاراستنی زیاتری ژینگە کە زیاتر لەگەڵ کڕیارەکانمان و جیهانی داهاتوو بگونجێت. we are going to have to rethink our model immediately.